گفتوگوی ئەمڕۆمان گفتوگۆکەین لەبارەی مامەڵەی دەستگا ئەمنیەکان لەگەڵ تۆمەتباران. ئایا لە ڕووی میدیاییەوە بە تایبەت پیشاندانیان بۆعدە میدیاییەکەی باسەکەین، لە ڕووی یاساییەوە، لە ڕووی ئیتیکی کاری میدیاییەوە ئەم شێوازە مامەڵەکردنەی لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. مامەڵەیەکی دروستە، مامەڵەیەکی گونجاوە. هەندێک جار میدیاکانیش ینی دەبنە بەشێک لەو کارە تۆمەتبار پیشان دەدەن. ئەنی ئایا ئەمە کارێکی گونجاوە لە ڕێی میدیاییەوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئەرسەلان ڕەحمان کە بەڕێزیان ڕاهێنەری میدیاین، ماسەریان هەیە لە بواری میدیا، شارەزای میدیاین. گفتوگۆکەین لە هەولێرەوە لەگەڵمانە. زۆر سپاس مامۆستا ئەرسەلان، سڵاوت لێ بێ، بەیانیت باش. ئەگەر پێمان بڵێ تۆ متابعێکی وردی میدیاکانی ئەو شێوازە مامەڵەیە کە دەکرێت ئمە لە ڕووی میدیایی وەقسەی لەسەر دەکەین لەگەڵ تۆمەتبارانە لە میدیاکانەوە، مامەڵەی دەستگاکانی دەستگا ئەمنیەکان بەگشتی مامەڵەیەکی گونجاوە. سڵاو ڕێز بەیانی ئێوە و سەرجەم بینەرانتان باش، ئەم کاتتان باش. سەبارەت بە مامەڵەی میدیایی لە پرسەکانی تاوان یا ئەو پرسانەی کە پەیوەستن بە دادگاوە بەبێ دوودڵی ئەتوانم بڵێ مامەڵەیەکی ناپیشەیی، نازانستی، نائیتیکیە کە بەشێک لە میدیاکان ئەگەر هەمووشی نەبێ ڕۆژانە ڕوبەڕووی ئەو حاڵەتانە ئەبنەوە و ناتوانن و یاخود نازانن یا درکی ئەوە ناکەن کە بڵاوکردنەوەی ئەو جۆرە یا ئەو بێپەروابوونە لە مامەڵەکردنیان لەگەڵ ئەو کەیسانەدا سەرکێشێ بۆ لادانی ئیتیکی، بۆ لادانی پیشەیی و پێشێتکاریەکی زەقی بنەماکانی پەیماننامەکانی شەرەفی بواری کاری ڕۆژنامەوانیە و ئەسڵ وایە میدیا و میدیاکارانی ئێمە هەرچی پێیان دەکرێ و هەرچی لە توانایاندا هەیە پێش هەموو شتێک شارەزا و ئاشنا بن بە بنەما ئیتیکەکانی کاری ڕۆژنامەوانی، هەروەها ئاگادار و ئاشنا بن بەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو حاڵەتانەیەکەن کە کاریگەری نەرێنی لەسەر خودی تۆمەتبارەکان و ڕای گشتی و بینەر و وەرگرت دروست نەکات. باشە مامۆستا ئەرسەلان، ئەوەی کە هەیە ئێستا زۆرێک لە پیشاندانەوەی کە تۆ تێ دەڵێ ینی هیچیان هێشتۆ دەڵێ من قەتعیەن لەگەڵ ئەو جۆرە نیم، ئەمە نایاسایی. ئەی چۆن ئێمە وا بکەین یاسایی مامەڵە بکرێ؟ ئایا چی دەکرێت؟ دەتوانێت پەنا ببرێتە بەر یاسا بەکاربێنێتەوە بۆی مامەڵەیەکی یاسایی لەگەڵ تۆمەتباران بکرێت؟ بەڵێ بەشێک لە ئەو پێشێلکاریانی کە هەیە پێشێلکاری یاساین دەکرێت لە ڕێی یاسا و لە ڕێی دادگاوە تەنانەت ئەو کەسانەی کە ڕوبەڕووی تانە لێدان یا سوکایەتی یا ناوزڕاندن بوونەتەوە لە میدیادا دەکرێت ڕێگای دادگا بگرنە بەر و سکاڵا تۆمار بکەن و داوای مافی خۆیان بکەن. ئەمە لایەکی دیکەی ئەو پێشێلکاریانە پێشێلکاری ئیتیکین کە پەیوەستن بە خودی ڕۆژنامە نووسەکانەوە یا خودی میدیاکاران یا ئەو کەناڵ و دەستگایانەی کە حاڵەتەکە ئەنجامەدەن یا پێشێلکاریەکە دەکەن. ئەسڵ وایە لە هەردوو ڕوەکەوە، یەکەم لەلایەنە یاساییەکەوە، دووەم لەلایەنە پیشەیەکەوە میدیاکاران ئیسێ بکەن و بە خۆداچوونەوەیەک بکەن و ئیدی ڕێگە بە خۆیان نەدەن کە چی دیکە ببنە مایە پێشێلکردنی مافی خەڵک، مایە پێشێلکردنی مافی ئەوانەی کە پێیان دەوترێت تۆمەتبار یاخود ئەو هەر هاوڵاتیکی ئاسایی کە زۆر ڕۆدەچنە ناو ژیانی تایبەتی کەسەکانەوە و هێڵە سوورەکانی ژیان، حرمەتی ژیانی خەڵک ئەشکێنن. ئەمانە هەمووی لادان و سەرپێچی ئیتیکین و پێویستە میدیا و میدیاکاران بە شێوەیەکی گشتی لانی کەم پابەندی یاساکان بن، هەروەها پابەندی بنەما ئیتیکەکانی کارەکەی خۆیان بن. بۆ نمونە لە یاسای کاری ڕۆژنامەوانیدا ژمارە 35 ساڵی 2007 بەڕوولی ئاماژە بەوە کراوە کە ناکرێ و نابێ هیچ بابەتێ بڵاو بکرێتەوە کە زیان بە ڕێڕەوی دادوەری یا دادگا بگەێنێ. ئایا ئێمە لە خۆمان بپرسید لە میدیای ئێمەدا چەندێک
پابندی بەم دقە یاساییەوە کراوە چەندێ توانراوە ئەم دقە یاسایی ڕێزی لێ بگیرێ پێشێل نەکرێ ئایا ئەوەی کە بڵاوەکرێتەوە ڕۆژانە لە میدیای ئێمە لە سوۆسیال میدیایە دام و دەستگا میدیایەکان بڵاوی ئەکەنەوە پێشێرکاریەکی زەقی ئەم بابەتە نیە ئایا چەندێک لە دۆسیەکانە کاریگەری نەرێنیان کردوێتە سەر ڕایگشتی سەرڕەوتی دادوەری تەنانەت کارێکی بەسەر هاتووە کە تۆمەتبار پێش ئەوەی دادگایی بکرێت لەلایەن دادگایەک دادگاوە ئەمان دێن لە ڕووی میدیاییەوە دادگای دەکەن ئەی خەنە بەردەم ڕای گشتی وهکەن جۆرێک لە کۆمەڵگە حکمی لەسەر بدا ڕێک ئەو خاڵی کە تۆ باسێک ینی جاری وا هەیە کە ڕووداوێک ڕووەیە یەکسەر دەڵێن لە میدیاکانەوە بڵاو دەکرێتەوە لە سوۆشیال میدیاوە بڵاو دەکرێتەوە ئەگەر تۆ دادوەربی چی لەم تۆمەتباراکی یا چی لەم تاوانباراکی جارێ تۆمەتبار هەرلەکەن و یەکسەر دەڵێن ئەگەر تۆ دادوەربی چی لەم تاوانباراکی ئەشڵێت لە دلەتی یەکەم یەکێڵەی برژێنم ئەیسووتێنم هەڵێ واسم ینی ئەمە کاری میدیایە بەم شێوازە مامەڵە بکە نەخێر بە هیچ زۆرێک ئەمە کاری میدیانیە ئەمە لادانێکی گەورەی یاسایی و ئەخلاقی کاری میدیاییە و ناکرێ میدیا و میدیاکاران خۆیان بخەنە جێ دادگا بگرنەوە و پێویستە چاوەڕێی بڕیاری دادگا بکەن بە پێی بنەمای یاسایی هەموو تۆمەتبارێک بێتاوانە تا ئەو کاتەی بە گوێرەی دەقێکی یاسایی تاوانەکەی بەسەردا ساخت دەبێتەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان لە میدیای خۆماندا بە شێوەیەکی گشتی ئەوەی کە تێبینی دەکرێت تۆمەتبار بەر لەوەی دادگایی بکرێت تۆمەتبار بەر لەوەی ئەسڵەن دەستگیر بکرێت تۆمەتبار بەر لەوەی بە پێی یاسا ڕوبەڕووی تۆمەتەکان بکرێتەوە و ڕێڕەوی ئاسایی خۆی وەربگرێ ڕەوتی دادگاییەکە دێن حکمی لەسەر دەدەن دێن جێی دادوەر پڕەکەنەوە دێن بڕیاری لەسەر دەدەن نەکرد ئەوە یعنی لە ڕوو میدیایەکەوە هەندێک دام و دەستگای پەیوەندیداریشمان هەیە بەداخەوە دەکەونەوە ئەم پێشێرکاریە زەقەوە تۆمەتبار بەر لەوەی دادگایی بکرێ بەر لەوەی حکمی بەسەردا ساخ بکرێتەوە دێن لە شاشەکان نمایشی ئەەکەن باس بڵاوی ئەەکەنەوە دانپێدانانی سەتایی تۆمەتبار بڵاوە کرێتەوە کە ئەمە بۆ خۆی ئەمیش پێشێرکارێکی زەقی بنەماکانی مافی مرۆڤە پێشێرکاری ڕەوت بنەما یاساییەکانە پێشێرکاریەکی ئیتیکیشە ئەو دەستگایە ئەبێ نهێنی ئەم پرۆسەیە بپارێزێت تا ئەو کاتێک کە دادگا یا دادوەر دوا بڕیار دەدا لەبارەی دۆسیەکەیەوە و ڕێڕەوی خۆی وەرەگرێ کەچی بەر لە هەموو شتێک تۆمەتبار لێکۆڵینەوەیکی سەرەتایی لەگەڵ ئەکرێ بە هەر ناو هینێک بێ لە هەر حاڵەتێکا بێ بۆ نمونە دانپێدانانێکی پێ تۆمارەکرێ و ئەم دانپێدانانە دێ بڵاوەکرێتەوە لە شاشەکانی میدیا یا لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە کاتێکە ئەم تۆمەتبارە هێشتا نەچوەتە دادگا پەراوەکانی هێشتا لە لای ئەفسەری لێکۆڵەرن یا لە بنکەی پۆلیسن یا لە ئاساییشن هەتا دوایی ئەمە بوو خۆی کێشەیە من بیرما کاتی خۆی ڕووداوێکی تەقینەوە هەبوو لە هەولێرکردەوەیەکی تیرۆریستی میدیا ڕاستەوخۆ وێنەیەکیان بڵاو کردەوە وتیان ئەم کەسە خۆکوژەکەیە ئەم کەسە بار هەڵگرەکەی تەقاندوێتەوە دوایی دەرکەوت خێزانەکەی ڕوبەڕووی فشارێکی گەورە بوونەوە تەنانەت خەڵک ئامادە نەبوو بچێتە پرسەی کۆچکردووەکە یا ئەو کوژراوەکە بە جۆرێک مناڵەکانی لە کۆڵان لە قوتابخانە لە شوێنی ژینگەی ژیانیان ڕوبەڕووی جۆرێک لە سەرزەنشت و بەکەم سیرکردن و تانە و تەشەر بوونەوە کە کەشێکی ڕۆحی زۆر هەمواریان بۆ دروستکرا سەرنجام دەرکەوت کە ئەو کەسە خۆی قوربانی کردەوە تیرۆریستەکە بۆ نەک ئەنجام دەری ینی ئەم پەلەکردنی میدیا ئەم سەر لێ شێواندنە ئەم بەلا ڕێدابردنە کارێکی کردووە بەر لەوەی دادگا بڕیار بدا لەسەر کەسەکان بەر لەوەی دادگا تۆمەتەکان ساخ بکاتەوە کۆمەڵگە حکمی دەدا ئەمە بۆ خۆی جۆرێکە لە تیرۆری فکری جۆرێکە لە تیرۆری ڕۆحی جۆرێکە لە تیرۆری دەرونی ینی بۆ نمونە ناوهێنانی سیانی تۆمەتبار باسکردن لە بنەماڵەی لە کەسوکاری لە عەشیرەتی ئەمانە هەمووی ئاماژەی ڕوونن بۆ لادانە ئیتیکی و بنەما پیشەیەکانی کاری ڕۆژنامەوانی بۆ مەبەستەکەش ئەوەیە کە کۆمەڵگە بێ خەریکی تیرۆری فکری و تیرۆری دەرونی و ڕۆحی ئەو تۆمەتبارە بێ کە ئەمانە هەمووی لادان و سەرپێچی زەقن لە بواری کاری میدیاییدا باشە
مامۆستا ئەرسەلان بەڕای تۆمە چارەسەر دەبێ یان ئەمە بابەتێکی ئەخلاقیە بەر لەوەی بابەتێکی یاسای سەرڤێ بابەتێکی ئەخلاقیە میدیاکارە بێ یەکەم جار مواسسەکان دامەزراوەکە میدیایەکان و دواتر میدیاکارە بێ خۆی هەست بەم ئیتیکە بکە ئیتیکە میدیایی یان پیشەیەی خۆی ڕێز لە پیشەکەی خۆی بگرێەوە ڕەچاوی ئەم بابەتە بکە کە تۆ باسیەکەی. بەڵێ چارەسەری ئەمە بە دوو ڕێگا دەبێت ڕێگایەکی یاسایی ئەویش ئەوەیە داواکاری گشتی لەسەر هێڵبێ چاودێری دام و دەستگا میدیاییەکان بکرێت لە حاڵەتی لادانی یاساییدا ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی بکرێنەوە و ڕێگە نەدرێ ئەو بنەما یاساییانە پێشێل بکرێن ئەمە لایەکی بابەتەکەیە لایەکەی دووەم ئەم دەستگا میدیانەی کە کار دەکەن ئەبێ پابەندی بنەمای ئاکاری پیشەیی بن ئەبێ لانی کەم پەیماننامەیەکی ئاکاریان واژوو کردبێ کە ڕۆژانە چاودێری بکرێن و پێوەی پابند بن و ئەو سندیکای ڕۆژنامەنووسان دەکرێت راپۆرتی مانگانە 6 مانگی 3 مانگی وەرزی هەبێ تێدا چاودێری ئەم بەرهەمە بڵاوکراوانەی میدیا بکە و دەستنیشانی حاڵەتەکانی سەرپێچی و لادانە ئیتیکی و بنەما پیشەیەکان بکە و کەناڵەکانی ڕاگەیاندن دامەزراوەکان و شیار ئاگادار بکاتەوە لەم حاڵەتە. خاڵێکی دیکە دەتوانم بۆی زیاد بکەم ئەویش ئەوەیە میدیا و میدیاکاران ئەبێ ڕاهێنانیان پێ بکرێ ئەبێ فێر بکرێن ئەبێ تێبگەێنرێن لەوەی کە ئەم پیشەیە کە دەستیان داوەتێ کۆمەڵێ بنەما و پێوەری دیاریکراوی ئەخلاقی هەیە کە پێویستە وەک تاک وەکو ڕۆژنامەوان وەکو میدیاکار پابندی ئەم بنەما ئەخلاقیانە بێ ئەبێ واژوو لەسەر پەیمانێکی ئاکاری بکات اینجا بتوانێت ئیش بکاوە ئەبێ بۆی ڕوون بکرێتەوە کە چی لادانی پیشەیە چی لادانی زانستیە چی لادانی ئەخلاقی و یاساییە بۆی ڕوون بکرێتەوە و چاودێریش بکرێ و ڕێگەش نەدرێ هەموو کەسێک ئەوەی پێی خۆشە بڵاو بکاتەوە یا ئەوەی پێی خۆشە خۆی بە پیشەکەدا هەڵبواسەیە بەداخەوە هەندێک جار پیشەی ڕۆژنامەوانی وای لێ هاتووە خەڵک کەسانێک لە ناچاری لە هیچ بوارێکی ژیانە کارێکی دەستناکەوێت دێڕوو لە کاری ڕۆژنامەوانیەکە چووکە بەبێت دەسمایە قازانجێکی زۆر دەکات وەلانی کەم ناوێک دەردەکات لە کۆمەڵگەدا ئەم حاڵەتە ئەبێ بوەستێنرێ لانی کەم هەر کەسێ دەیەوێت بێتە ڕۆژنامەوان کۆرسێکی شەشمانگی بواری میدیایی ببینێ ڕاهێنانێک وەربگرێ فێر بکرێ ئاشنای بنەما تیۆری و پراکتیکەکانی کاری ڕۆژنامەوانی بکرێ ئەو وەختە مافی مۆڵەتی پێ بدرێ کە کار بکە ئەوەی کە هەیە بەڕاستی زۆر پەرش و بڵاویە زۆر حاڵەتێکی ناسروشتی و نادروستە کە ئێمە ڕۆژانە ئەیبینین کۆمەڵێ گەنج کۆبنەوە پەیجێکەکەنەوە لۆگۆیەک بوو خۆیان دروستەکەن یان کۆمەڵێ دام و دەستگای میدیایی هەیە لە ژێر هەژمونی کەسایەتی و کەسایەتی سیاسی و ئاینی و کۆمەڵایەتیدا ڕۆژانە کار دەکەن گوێ بە هیچ نادەن پشتەوانەیەکی چۆن دەڵێ لە لۆژیکی هێزەوە هەیەە گوێ بە هیچ نادەن و ئەوەی ئەوان بڵاوی ئەەکەنەوە ئەبێتتر هەر ئاوا بێ کە تۆ بۆشی ڕاست ئەەکەیەوە هەڵەکەی پیشان ئەدەین دێتانە و تەشەر دێدا یا دەستگاکەی بەکاردێنێ بۆ تیرۆری فکری ئەو کەسێک کە ڕەخنەی لێگرێ ئەمانە بۆ خۆی هەمووی کێشەی گەورن و پێویستمان بەوەیە کە بەڕاستی سندیکای ڕۆژنامەنووسان کۆلیژەکان بەشەکانی ڕاگەیاندن ناوەندە ئەکادیمیەکان مامۆستایانی زانکۆ لە بواری ڕاگەیاندن پێکەوە هاو هەڵوێست بن یان وەکو چۆن دەڵێ کارێ بکەین کە چی دیکە ڕێگە بەم بێسەروبەری و ئەو حاڵەتە نادروستە نەدرێ و هەڵەکان دەستنیشان بکرێ بە جددی و چارەسەرەکەش دەستنیشان بکرێ و داوا لە میدیا و میدیاکاران و کەناڵەکانی ڕاگەیاندن بکرێ لانی کەم پابندی بنەما سەرەتاییەکانی مافی مرۆڤ و ئیتیکی کار و بنەما پیشەی و تیۆریەکانی کاری ڕۆژنامەوانی بن. باشە مامۆستا ئەرسەلان یەکی کتر لەو دیاردانانی بە فرسەت هێزانم لەگەڵ جەنابتە گفتوگۆی لەبارەوە بکەین ئەو چەند خولەکەی کە ماومانە دیاری خێراگەیاندنە لەلایەن میدیاکارانەوە لە کاتی ڕووداوەکانە ینی لە پێناوی خێراگەیاندنە بەنی دەیەوێت لێدوانێک سەر وەربگرێ ڕووداوێک ڕوودەدا کەسێک برای کوژراوە خوشکی سوتاوە دایکی مردووە
دایکە مناڵەکەی مردووە یەکسەر میدیاکار مایکەکە دەباتە بەردەمی ینی ئەمە خێراگەیاندنە یان نا پەیامنێرەکە دەکرێت زانیارەکان کۆ بکاتەوە و خۆی زانیارەکان بە بینەران بڵێ برایی کوژاوەکە دایکی کوژاوەکە وایوت یعنی پێویست دەکات لەو کاتی شیوەن و گریانەیە ئەم کەسانە وەربگرێت پێم خۆشە تۆزە قسە لەسەر ئەم دیاردەیە بکەیت. بەڵێ ئەمە حاڵەتێکی سیر و سەمەرەی نادروست و ناپیشەیە کە لە میدیای کوردیدا ئەم چەند ماوەی ئاخیری زیاتر بەرجەستەیە و کەوتۆتە بەرچاو ئەویش ئەوەیە حاڵەتێکی کۆمەڵایەتی هەیە تاوانێکی کۆمەڵایەتیە کەسێکە کۆچی دوایی کردووە کوژراوە یا هەر حاڵەتێک ڕاستەوخۆ کۆمەڵێ پەیامنێر و میدیاکار مایەکە ئەخەنە بەردەم دایکی کوژرا و کە سوکاری قوربانیەکە دێ قسەمان بۆ بکات دێ ئەم ڕووداوە چۆن بوو ئەی ئەوە چۆن بوو چۆن ئاخیر شت چی وت چۆن نانی خوارد چۆن هەڵسا چۆن چووە دەرەوە کۆمەڵێ شت پرسیار ئەکەن کە هیچ پەیوەندی نییە بە بابەتەکەەوە هیچ ئیزافەیەک بۆ هیچ زیادەیەک ناخاتە سەر وشیاری گشتی سەرزانیاری گشتی ئەمانە بۆچی وا ئەکەن ئەمە بەشێکی زۆری خەڵکی ئەمە حەزی لە ئەوەیە کە چۆن دڵی تەنگ بێ یان چۆن خەریکی لاوانەوە بێ چۆن سۆزی وەرگر بجوڵێنێ بۆ ئەوی بگریە بۆ ئەوەی لایەک بک بۆ ئەی کۆمنتی بۆ بنووسێ بۆ ئەوەی ئەهان جۆرێک لە کارلێک لە سۆسیالە لەگەڵ پۆستەکەیە دروست بکە دێن پەنا ئەبەنە بەر وروژاندنی ئەم هەستی بەزەی و هەستی خەم پێخواردن و ئەمانە بۆ ئەوەیە کە لە سۆسیالە شتێک زیاتر ئەکتیڤ بن شتێک زیاتر لایک و کۆمنتیان بۆ بێ کە ئەمە بۆ خۆی بنەم پیشکاندنی پێوەرەکانی کاری میدیاییە ئەسڵ لە میدیادا گەیاندنی زانیاریە ئەسڵ لە میدیا گەیاندنی ڕاستیە پیشاندانی واقعە وەکو خۆی بەڵام بەداخەوە ئەمە نابینین کاتێ ئەم میدیایە کۆڵەوارە دەستەپاچەیە لەوەی زانیاری ڕاست و دروستمان پێبدا کۆڵەوار و دەستەپاچەیە لەوەی بتوانێت ڕاستیەکان وەکو خۆی بگەێنێت دێت بابەتەکە بەلاڕێدا دەبا خەریکی وروژاندنی ئەحساسی خەڵکە هەستی خەڵکە کار لەسەر ئەوە دەکا خەڵک بەزەیی بە بەرامبەرەکەیە بێتەوە بۆ نمونە قوربانیەکەیە ئەم قوربانیە بە جۆرێک پیشانەدا کە تۆ بووی بگریەی لە باتیەوەی حاڵەتەکەت بۆ باس بکە ئەوێت تو بووی بگریێ ئەوێت تو بە جۆرێک هاوسوزی بی ئیتر لایک بکەی کۆمنت بکەی شێری بکەیتەوە بڵێ وەی تخوا ئەمە وای بەسەر هاتووە ینی ئەمە کارێکی زۆر نامرۆڤانەیە بەڕاستی بەرامبەر بە دەرونی وەرگری کورد ئەکرێ بەرامبەر بە دەرونی تاک ئەکرێ ئەمە نەک بوو حاڵەتە ناوخۆییەکان ئێمە بوومە لەرزەیەکی گەورە لە ناوچەکانی باکووری کوردستان و سووریا هەبوو تێبینیمان کرد میدیای ئێمە لە باتی ئەوەی زانیاریمان بۆ بگوازێتەوە لە باتیەوەی ژمارەمان پێ بڵێ لە باتیەوەی لە هۆکاری ڕاستەقینەی ئەم ڕووداوە ئەم زۆری قوربانیانە بکۆڵێتەوە یان بێ باسی ئەوەمان بۆ بکە ئایا ئەم باڵەخانانەی ئێمە کە کۆمپانیای تورکی کردوویەتی ئەگەر بوومە لەرزەیەک بێخواانە خواستە بە مەرەدی بیناکان یا شقەکانی باکووری کوردستان ئەچنیان نا ئاهات ئەیوت ئەو مناڵە شادەی هێناوە ئەو مناڵە ئاخر قسە وتێتی لا ئیلاهە ئیلەڵڵا ئەو ژنە ئاوای کردووە ئەو باوکە دەستی خستوەتە دەستی ئەم خێزانەی دوایی دەرچوو خێزانی نەبوو کچی بوو یعنی ئیدی کۆمەڵێ شتت بۆ باز دەکات تو تەعاتوف هەستێکی هاوسۆزیەکی چۆن دەڵێ کاتیانت لەگەڵی هەبێنک ئەوەی واقعەکە وەکو خۆی ببینی لە هەرێمی کوردستانیش زۆر حاڵەت هەیە بۆ نمونە هونەرمەندێک کۆچی دوایی ئەکا دێ لە بریەوەی باسی بەرهەمەکانی بکە لە بریەوەی باسی ژیان نامەی بکە لە بریەوەی باسی داهێنانەکانی بکە مێژووی بخاتە ڕوو ئەم مرۆڤە ئەم هونەرمەندە لە ماوەی ژیانیدا چی پێشکەش کرد چۆن ئەم هونەرمەندە بکەینە سەرمەشق بۆ نەوەی ئێستامان چۆن وای لێ بکەین خەڵک وەکو نمونەیەکی باڵا لە هونەر و داهێنانە چاوی لێ بکە دێ ئەڵێ ئەیگرێنێ ئەڵێ ئاخر کەڕەت مەسەلە ئەوەندە هەزار دیناری لە گیرفانە بووە ئەوە کرێکی بووە ئەوە وا بووە ئەوە وا یعنی بە جۆرێک باسی ئەکاتوە لە بری ئەوەی چاو لە بەر هەموو داهێنانەکەی بکەی ئەکەویتە بیری ئەوەی ئەگە تووڕێی ئەم هونەرمەندە بگریتە بەر
چارەنووسەکەت ئاوایە بە کڵۆڵی ئەمری بە داماوی ئەمری کەس بە دەورتەوە نابێ کەس تەنانەت وایان لێ کردبوو لە ڕوە ئاینیەکەوە دێت دەڵێ ئەمە شایەتمانی هێناوە ئەڵێ ئەمە نوێژی کردووە ئەنجاڵێ ئەمە گەڕاوەتەوە بۆ لای خوا ینی ئەم جۆرە دنەدان و یاریکردنە بە احساسی خەڵکە هەر هەمووی جۆرێکە لە پێشێرکاری جۆرێکە لە دەستوەردان لە ژیانی تایبەتی جۆرێکە لە حورمەت نەگرتنی کەسی کۆچ کردو ئەنی تۆ ناکرێ ئەم لایەنت ڕۆحی و تایبەتی ژیانی ئەم کەسە بە جۆرێک پیشام دێ بیکەیتە دەستکەلای یاریکردن بۆ کۆکردنەوەی بینەت بۆ خۆت ئەمە بۆ خۆی مەترسیەکی گەورە و هەڵەیەکی گەورەیە لە بری ئەوەی بیکەیتە سەرمەشق و وای لێ بکەی کە نەوەی نوێ یان نەوەی داهاتوو چاوی لێ بکەن وەکو داهێنەرێک لەم کۆمەڵگەیە. بەڕێز مامۆستا ئەرسەلان ئەو بابەتی باسی کرد زۆر گرنگ بوو ینی ئەوەی کاماژەی پێکی میدیایمە زۆر جار لەگەڵ ژیان دۆستیانە هەڵەدەین بیکەینە بابەتی پرۆگرامێکی تر گفتوگۆی لەبارەوەکەین سپاس بە ڕوونکردنەوەکانت سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئەو تێبین و سەرنجانت لەسەر کاری میدیای لە هەرێمی کوردستانە بە هیوایەوەی کە هەموو لایەکمان لە شوێنی کاری خۆمان لە دەستگا دامەزراوەکانمان کەڵکی لێوەربگرین و کاری لەسەر بکەین.